ئەم ڤیدیۆیە بۆ فانەکانی وان پیسە وەرم بانوێترین زانیاریتان بەوێت دەربارەی وەرزی دووەمی زنجیرە لایڤ ئاکشنەکەی نێتفلیکس. بە فەرمی وێنەگرتنی وەرزی دووەمی وان پیسە لایڤ ئاکشنەکەی تۆڕی نێتفلیکس لە ئەفریقا دەستی پێکرد و ئەکتەرە سەرەکیەکان گەڕانەوە سەر سێتی زنجیرەکە و چەند ئەکتەرێکی نوێشیان زیاد کردووە کە دڵنیان بەدڵتانەبێت. ئەنجا جەماعەت با کاستەنیۆکەتان پیشانم کە 11 ئەکتەریان زیاد کردووە بە تایبەتی من باسی دەیڤد و کامرسکەم کە بەجددی ئافرن بۆ نێتفلیکس ئەم ئەکتەرانیان ئاوا هەڵبژاردووە بە تایبەت دەیڤد کە هەر ڕۆڵێکی وەرگرتە بێ بە شێوەیەکی زۆر شاز بەرجەستەی کردووە. خۆتان لەوانەیە بیناسن چونکە فیلمی زۆرە. ئیترەمە ئەکتەرە نوێکانن کە بۆ ڕۆڵی و کارەکتەرانە هەڵبژێراون کە دڵیان لە ئانیمەیەکە زۆر بەتان بینیوتانن و بەڕاستی بەڕای من لێرەوە کەی بینم شێوایان زۆر لە خۆیانەچەوە دڵنیام لە زنجیرەکەشا زۆر باش ڕۆڵەکە بەرجەستاکەن. جا هەواڵە خۆشەکەوەیە مادامەوە نەزوو وێنەگرتنیان دەست پێکرۆ کەواتە مۆرزە نوێ لە ساڵی 2025 بینین. ئێوە خۆشەویستن ئەم ڤیدیۆ ریپۆستکەن و فۆلۆ لە بیر مەکەن و خواتان لەگەڵ. دڵنیا بن هەر شتێکی نوێش بڵاو بێتەوە لەسەر ئەم وان پیسە من بۆتان پۆستم.